هەندێک لەو خوێنکارە خۆشەویستانی کە هونەرمەندان ئەیانوێت بین بۆچیتان ئەمانت ئێمە زیاتر لە تەلەبەکان پێویستمان بەوەی بەڕاستی قسەکانی مامۆستا ڕاستەوە نەبوو ئەو کاتە بۆ هەندێک لە خوێندکارە فڕوکچەکان تا ڕادێک ڕەنگ بێ قسەکان تونتر بوو بێت لە بەرژەوەندی شەخسی خۆیان نەبوو بێت هیوای تەمەند درێژی بۆ ئەخوازم خۆشمەوێ پڕ بەدڵ دەستەی دامەزرێنەری پەیمانگاری هونەر جوانەکانی سلمانی بووە لە ساڵی 1980. یەکەم بەرهەمی تەلەڤیزۆنی لە بەغداد ساڵی 1969 بە ناوی نەفرەت کرا و نمایش کراوە. وەک ئەکتەر و دەرهێنەر بەشداری زیاتر لە 70 کاری شانۆیی کردووە. بەشداری چەندین دراما و فیلمی کوردی کردووە. شتێک هەیە زۆر ناخۆشە، یعنی هەمومان مەرگمان بینی و مەرگی ئازیزانی زۆر سەختە، بەڵام لەوە سەختتر لەگەڵ هاوڕێیەک تابی و باسی یادەوەریەکان بکەی ئەو ئاگای لێنێت. زۆر ناخۆشەوە. من ئەگەر بمێ باسی هاوڕێتی خۆم بکەم لەگەڵ مامۆستای عەزیزم ڕەنگە سەرەتای هاوڕێتیمان بگەڕێتەوە بۆ یا بڵێم ناسینمان ساڵانی سەرەتای هەفتاکان کاتێک کە ئەو مامۆستا بوو لە بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکان سەرپەرستیاری هونەری بوو لەگەڵ باوکی ڕەحمەتیمە. من لەوێەوە مامۆستا بەدیعەم ناسی. یەکێک لەو شانۆیانەی کە ئەو دەوری تیابینیوە شانۆیی پەیکەر بوو بۆ یەکەمین فیستیڤاڵی شانۆی عێراقی لە بەغا نمایش کرا. باوکی ڕەحمەتیم دەوری شاعیرەکەی ئەبینی بۆڵە و مامۆستا بەدیعە دەوری خاتوونەکەی ئەبینی. بەڵێ ئێمە ڕۆژانە ئەچوین سەیرمانە کرد لە پرۆژەیەکی هونەریە بووین، ئێمەش بەشدار بووین، ئەو ئیشەمان بردە بەغا مامۆستا بەدیعەمان لەگەڵ بوو. لەوێەوە هەستمە کرد مامۆستا بەدیعە چەند بە خەمە و چەند بە پەرۆشە بۆ ئەو قوتابیانی کە لەگەڵمانە. هەستیشمە کرد یعنی ئەم پرسی خۆ ئەمە نەخۆشییانە نەدایکیانە بۆ ئەو نەخەمخۆریانە. هەڵبەتە بیرکردنەوەی ئەو سای مناڵی من جیاواز بوو. دواتر کە گەڕاینەوە کۆتای هەفتاکان مامۆستا بەدیعە بووە مامۆستای هونەر لە پەیمانگای لە ئامادەیی سلێمانی کچان هونەری بە ئێمە ئەوت. من قوتابی بووم لەوێ، ناسینی دووهەمم بەو شێوەیە بوو. دیسانەوە لە چالاکی قوتابخانەکان ئەو شانۆیە سەر لە نوێ ئیشیان پیا کردەوە. خوا لێ خۆش بوو تا خەلیل کاری دەرێنانی بۆ کرد. من و مامۆستا شەماڵی عەبەڕەش دەورەکەمان بین. مامۆستا شەماڵ دەوری ڕەحمەتی کەسایەتەکەی باوکمی بینی، منیش دەوری مامۆستا بەدیعەم بینی. دیسانەوەشمان بردەوە بۆ بەغا و مامۆستا بەدیعەمان لەگەڵا بوو، چەندەها خەڵاتی گەورەمان پێنا. دواتر ئیتر پەیوەندی من و مامۆستا بەدیعە هەر بەم شێوەیە بوو هەتا من بوومە مامۆستا لە پەیمانگای هونەرە جوانەکان. ئیتر لێرەوە هەستم کرد ئەم ژنە بەڕاستی تەنها دایک نەبوو بۆ ئەم خوێندکارانە، خوشکێکی گەورە بوو، مامۆستایەکی بە ئەمەک بوو. ئێستا من پێم خۆش بوو لەم وڵا چەندەهانەوەی مامۆستا بەدیعە کە پەروەردەکراوە دابنیشتنایەوە تەنها چەرکێ گوڵیان بایە بە مامۆستا بەدیعە یا گوێیان لە دەنگی ئیستەی مامۆستا وایە لەگەڵ پێش 20 ساڵ یا 30 ساڵی ترە. بەڵام ئیتر ئەوە ڕەوتی ژیانە، یعنی ئەڕوا و جارێکی تر ناگەڕێتەوە. بەڵام ئەوەی بوو ئێمە جوان بوو، یعنی بەدیعەداتاش ئایکۆنێکە لە ناو شانۆی کوردیە کە کەسمان ناتوانین کە بەلای ئەڕۆین سڵاو لە ڕۆحی نەکەین، سڵاو لە جوانی نەکەین، سڵاو لەو تەمەنە پڕبەخشینەی نەکەین کە تەنها پەروەردە نەبوو، ئێمە لە نزیکەوە لەگەڵیا بووین، بەشێکی زۆری ئەو خوێندکارانەی لێرە بوون. ڕەنگە لەوەی دەرامەتی ئەو کاتەوە ژیانیان زۆر سنووردار بوو بێ. مامۆستا دڵنیان بوو لەوەی یعنی ئاگام لە زۆر شتی بۆ لە ماڵی خۆی
پێداویستەکانی بۆ هێنا و تەنها بۆ ئەوەی خوێندکارەکان بێبەش نەبن لە خوێندن و بتوانن بەردەوام بن. من تەنیا لە ماڵی خۆمانە ماوەتەوە دوو خوشک دایەک باوەک چیم هەبوو لەو خێزانە لەوێ هەموو ئەمری خۆیان کرد. من بە تاقی تەنیا مامەوە کە هەموو ئیشێکم لەو مەکتەبەیە کە هەم بوو لەوانە ئیشمە کرد کە نەمان ئەوان دڵخۆشیان دامایەتەوە ئیتر من لە دەست و قاچ کەوت ئیتر زۆر بێیان بوو. بەڕاستی ئەگەر مامۆستا نەبوایە ئەگەر مامۆستا گەزیزە نەبوایە وەگەر هەموو ئەو برایەنەی گۆپ و مامۆستا حکمەت بەسۆدفە لە ساڵێکا دووجار بەندیایە کە ئەمبینی ئیتر ئەو دنیایم لێ ئەبوو ناگەبووانێ وە زۆر زۆریش وەکو برا و وەکو دڵسۆزێکی بە شەرەف و یعنی هەرچی بەسەر بەهاتایە کە مامۆستا دڵشاد کوڕی منە پێم ئەوت ئەمە فڵان شت وایە فڵان کەس واکە من تەحملم نەما بە تاقی تەنیا هەر ئەیان خستمەوە سەر بۆ کورسی مێزە. بەڕێز مامۆستا حکمەت